عومەر خەلیل عومەر ناسراو بە مامبۆرە لە ساڵی 1931 لە گوندی ئاریانی سەر بە پارێزگای هەولێر لەدایک دەبێت و لە بنەسەشدا خەڵکی گوندی خۆرانە کەسایەتی ناسراوی سنوورەکە بوو ڕێز و تەقدیری زۆری هەبوو. مامبۆرە لە ساڵی 1959 پەیوەندی بە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە دەکات و وەک ئەندامێک لە شانە نهێنیەکانی ڕێخستنەکانی پۆلیس کاری سیاسی خۆی ئەنجام داوە. دواتر وەک کارجێڕی لێژنەی پۆلیس هاوشان لەگەڵ هاوبیرەکانی شەمسەدین موفتی و تۆفیق بەنزینخانە کاری سیاسیان کردووە. مامبۆرە و هاوڵانی بە بڕیارێکی نێوخۆیاندا لە شەوی 6/7 ساڵی 1963 لەگەڵ تەواوی ئەو پۆلیسانەی پەیوەندیان بە ڕێخستنەوە هەبوو ژیانی پێشمەرگایەتی هەڵدەبژێرن و لە شاری کۆیە پەیوەندی بە شۆڕشەوە دەکەن. لەگەڵ ئەوەشدا مامبۆرە ڕۆڵی بەرچاوی هەبوو لە ڕادەستکردنی بنکەی پۆلیسی ڕایەتی سەر بە قەزای چۆمان بە هێزی پێشمەرگە و لەگەڵ سەرجەم ئەو چەک و جبەخانەی لە بنکەکەدا هەبوو. مامبۆرە هەرزوو دەستە عسکەری و لە عسکەری کەتەوای دەکات دوایش دێتە پۆلیس دەبی. لەگەر دەستپێکی شۆڕشی ئەیلول مامبۆرە بەو پێی ئینتیمای دەبی لە بۆ پارتی دیموکراتی کوردستانی ئەوێ ڕۆژێ پەروەردەی عیزبی هەبوو، متربەکردن هەبوو، پەروەردە هەبوو. خۆشی پۆلیس دەبی لە مەخفەری ڕایەت بێگومان ئەو کاتە پێویست بە چەک و بە هێزی مرۆیی پێویستی بۆ دەکە و مەخفەرانەی کە لە کوردستانن دەستی تێدا دروست بکەن، تەنزیماتیدا دروست بکەنەوەی کە بتوانن مەخفەرەکان چەکیان هەیە، چ ئەوەی دێتە ناو شۆڕش، چ ئەوەی مەخفەرەکان پاش ئازادکردنی دەنگۆیەکیش پەیدا دەکات. بێگومان ئەو مەخفەرەی مامبۆرەی تێدا بوو مەخفەری ڕایەت گەمارۆ دەدرێ و دەورێکی بەرچاوی دەبی مامبۆرە لە بۆ تەسلیمکردنی مەخفەرەکە. ئیتیفاقیان دەوین گوتیان کاکەمە تەسمیل دەبین و زمینی تەسمیل بوون، هەندێکیان ناردن ئێرانێ، هەندێکیان لێرە بەرەڵاکردن، گوتیان هەندێکیان بردن لای باریسانێ. چیان لێ بکەن ئەوانە لەبەرەوەی مامبۆرە ڕۆڵی تێدا دیتە دەرێن باشە ئێمە پێک دێن لەوەی کە تەسلیمی ئێرانیان دەکەن و ئێران بە ئەوەی علاقاتی دەولی لەگەر عێراق تەسلیمی عێراق بکرێنەوە. فعلەن بەو ڕێگایە مەهامی تر بە مامبۆرە دەستپێرن ئەوێ ڕۆژێکە لە مەخفەرەکانی تری پارێزگای هەولێر کە لە شار و شارۆچکەکانی کە لەو شوێنانەی مەخفەری پۆلیسی تێدا بووە. مامبۆرە و تەنزیماتی پۆلیس پارتی ڕۆلی خۆیان ببینن لەوە تەسلیمکردن و ئیلتیحاقکردن و پەیوەندیکردن بە شۆڕش لەبەرەوەی چەکیان هەیە، شارەزانە لە ڕووی عسکەری مەشق پێکراون. بێگومان لەوەش مامبۆرە ڕۆڵی خۆی دیتبوو. باوکم هاو زەمان و هاودەمی زۆرێک لە سەرکردە و ڕابەرەکان بووە، لەوانە عەلی عەسکەری، دکتۆر خالید، عومەر دەبابە، شەمسەدین موفتی، عەونی یوسف، شەید حوسێن شێروانی، موحسین دزەیی، کۆمەڵێکی دیکە بەردەوام بووە لەگەڵیان و هەمیشە لە خەبات بەردەوام بووە. کاتی خۆشی کە دەست بەسەر مەخفەر ڕایەتدا دەگیرێتن دەورێکی چاچی هەبوو لەوەی کە مەخفەرەکە تەسلیم بکەن و هەر لەسەر بڕیە لەسەر ڕاستپاردەی و لەسەر ڕێنمایی بابیشم بەشێک لەو پۆلیسانەی کە لەوێنە لەوانە بابیشمە لە ڕێی ئێرانەوە تەسلیمی عێراقیان دەکەونەوە بۆ ئەم دەنگۆیەکی ئیعلامی گەورە دروست بکاتن، هەمیش وەکو چاوساغێک لەگەریان دابێتن بام بۆ ئەوی دواتریش مەعلوماتەکە جارێشتر بگەین تۆ شۆڕش. ئەوان هێزی شورتەی بوون، ئەمە پێشمەرگە بوون،
ئەوان وەختی خۆی شورتە هەبوون ئەو شورتانە هەموو هاتن ناو شۆڕش ئەوانە پێیان دەگوتن شورتە لاخەبەر. ئەوەندی بۆرەم ناسیبی من لە ساڵی 1964 بۆرەم ناسی بۆرە چەندی برەی پێشمەرگەشی چالاک بوو بۆ وەفا بوو خاوەن بیر و باوڕەشی خۆی بوو نەگۆڕ بوو ئەو بیر و باوڕێی هەڵی گرت بوو هەر لەسەر ئەو بیر و باوڕەما تا کۆچی دوایی کرد. بەڕاستی هەرچەند وەسوی بکەین تەواو نابی لەبەرەوەی ئەمن لە بیدایەتی کە بوومە پێشمەرگە لە لاوی بوومە پێشمەرگە لە شۆڕشی ئەیلول ئیسانێکی زۆر ئیداری بوو زۆر بەتوانا بوو یعنی بۆ ئیدارەکردنی پێشمەرگە بۆ عەدالەتکردنی لە کوردایەتی. لە بەهاری ساڵی 1964 کە بارەگەیان لە بناری چیای کۆسرەت دەبێت و دەگەڕێتەوە بۆ ماوەت و هەر لەوێ پەیوەندی بە هێزی کاوە و خوا لێ خۆش بوو عومەر دەبابەوە دەکات. دوای کۆنفراسی ماوەتانیش دەگەڕێتەوە بۆ ناوچەی هەولێر. دوای بەرپابوونی شۆڕشی ساڵی 1974 پێشێلکردنی ڕێکەوتنی ئاداری ساڵی 1970 جارێکی تر مامبۆرە چەشی پێشمەرگایەتی هەڵدەگرێت و پەیوەندی بە شۆڕشەوە دەکات و لە بەتالیۆنی چواری بێتواتە پێشمەرگە دەبێت. لە چەندین نەبەردی بەشدار دەبێت و لەوانە شەڕی چیای ماکۆک و شیشار و هەیبەت سوڵتان و چەندین داستانی تر. کەسایەتێکی تەمام عیاری نیشتیمان پەروەر کورد پەروەر کوردستان پەروەر کەسایەتێکی بەهێزی سیاسی لە ڕووی سیاسیەوە کە لە مەجلیسی مامبۆرەی دانیشتی مەجلیسەکە باس لە مەجلیسی سیاسی باە مامبۆرە ئەو کەسە بوو کە قسەی هەبوو لەسەر لە سیاست. ئەگەر سەیری ڕابردووی بکەین پێشمەرگەیەکی قارەمان و لێهاتوو چەندین ساڵ خەباتی کردووە تا ئەو ساتە وەختەی کۆچی کردووە کوردپەروەرێکی زۆر بە ئەمەد بووە بۆ کورد و کوردستان. بەڕاستی هەمیشە خەڵکانی وا تێکۆشەر کەماڵ ئاوایی دەکەن تەنها لە خانەوادەی خۆیان ناچن بگرە لە تەواوی کۆمەلگا و بگرە لە هەموو ئەوانە دەچن کە ڕۆژگارێک لە خەبات و تێکۆشان ئەو پیاوەیان ئەو کەسیان ناسیوە. ئەوەی تایبەت بە مامە بۆرە کە من دەیزانم بەڕاستی من دەتوانم شتێ بجێڕمەوە کە لەوانەشە لەو کاتە من لە تەمەنی زۆر بچووکیدا بووم بەس بە حکمی ئەوەی کە مامە بۆرە وەکو تێکۆشەرێک دۆست و کەسێکی نێزیکی شەی سەیسلیم بووە. هەمیشە ئەمە وەکو یادگاری هەم لە زاری مامە بۆرە هەم لە زاری باوکم کا لە ژیاندا بوو باسی دەکرد. ڕۆژگارێک کە خەڵکانێک کە ئاسان نەبوو باس لە خەبات و تێکۆشان بکەن دوای نووسکۆی شۆڕشی ئەیلول هەموو ئەوانەی کە لە ناو شۆڕش کرابوونە جێ چاویان جێی ئەوەی چاودێری پیاوانی ڕژێم لە ژێر زوومی پیاوانی ڕژێمدا بوون ئەمانە بە ئاسانی نیان دەتوانانی یەکتر ببینەوە. شەی سەیسلیم لەو شوێنەی کە مامە بۆرە دوکانی چێشخانەی لێ هەبوو کاری دەکرد بۆیە بۆ چاودێریکردنی ئەو پیاوانی ڕژێم پیاوێکی ئەمنیان بەرامبەر ئەو دوکانە دانابوو یان لە دوکانی مامە بۆرە دانابوو بۆی چاودێری ئەو تێکۆشەرانە بکەن کە ڕۆژگارێک بیریان لە هەرگیزان و دروستبوونەوەی شۆڕش دەکردەوە. مامە بۆرە هەمیشە ببووە کەسێک کە هەموو ئەو مەترسیانەی دەگەیاندا ئەو تێکۆشەرانە بە تایبەتیش شەی سەیسلیم بۆیە بەڕاستی دوژمن ئەوسا نەیدەتوانی زەفەر بۆ تێکۆشەرانە ببا.
دوای نسکۆی شۆڕش لە ساڵی 1976 پەیوەندی بە ڕێخستنەکانی شۆڕشی نوێی گەلەکەمانەوە دەکات و بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە نەفەسێکی درێژ بەردەوام دەبێت لەسەر ڕێبازەکەی مام تا دوا هەناسەی گیانی. پیاوێک بوو زۆر نەتەوەیی بوو، زۆر نیشتیمانی بوو، زۆر کوردستانی بوو. سەیرە یعنی بە ئەندازەیەک باسی کورد و کوردستان و وڵاتەکەی دەکرد، یعنی وەکو بڵێ لە ئەولەویاتی ئەو لە بیرکردنەوەی ئەو مەسەلەی نیشتیمان و مەسەلەی کورد لە هەموو شتێک گەورەترە و زۆر جاریش کە لەگەڵی دادەنیشتی بەڕاستی دنیایەک ئەزمون و دنیایەک حکایەتی سیاسی و کۆمەڵایەتی و مێژوی ئەو وڵاتی لەلا بوو، ئەگەرچی ئەکادمی نەبوو، ئەگەرچی با بڵێن دەرچوی هیچ زانکۆیەک نەبوو، بەڵام بەڕاستی کە قسە لەگەڵ دەکرد هەست دەکرد ئەو پیاوە بە ڕێزا بەشێشی گرنگی مێژوی ئەو وڵاتەی لەلا جاچ ئەوەی بۆ خۆی کە لە ناوی داژیات چ ئەوەی کەوە با بڵێن گوێبیستی بووە و بە ئەمانەتی شو هەموو جارێ دەیژێڕایەوە وە لە چوارچێوەی هەست و خۆشەویستی نیشتیمانیش بەڕاستی مامبۆرە پیاوێک بوو ڕازگۆ بوو لەگەڵ ئەو ڕێبازەی کەوا هەڵی گرت بوو کە من ناوی دەنێم جەلالی، ئەمەش مەبەستم ئەوە نییە لەو ناوهێنانە چکە بەڕاستی مامبۆرە جەلالی بوو، سەرسام بوو بە جەنابی مام جەلال. دەروێشی عشقی تەچیەکەی جەنابی مام جەلال بوو، یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. یەکێتێک بوو هەم جاران دەیگوت من خوێنیشم سەوزە، من دەیگوت من جا لەوەی کە یەکێتیم، من ڕێبازێک بەلایەن نۆ گرنگە بۆ پێکردن و بۆ خۆشی پیاوێتی دەم بە پێکردنیم سادە بوو، دەگوت من ئەو ڕێبازیە بەلایەن نۆگرەوە ڕێبازی جەلالیزم. زۆر دەروێ ئەو شەیە دووبارە دەکردەوە کادرێکی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئەمە بوو بۆ کە سوکار شەهیدەکان کە دڵم کە سوکار شەهیدەکان بۆ هەموو لایەنە سیاسیەکان هەموو شەهیدێکی لایەنە سیاسیەکان شەهیدی کوردایەتی ئەو بە شەهیدی خۆی دەزانی و بە کە سوکاری خۆی دەزانی بە بەشێک لە ڕۆڵەکانی خۆی دەزانی. مامورە دائیمەن ورە بەرز بوو، هەمیشە پێی وا بوو سەرکەوتن نزیکە، زۆر متەفاعیل بوو. ڕۆژێک نەمان دیت مامبۆرە متەشائم بێتن لە هیچ مەسەلەیەک، چونکە تەمەنی زۆری خۆی تێپەڕاند لە شۆڕشدا، دەیزانی شۆڕش هەرچوون داچوونی تێدایە کەوتن وەستانەوەی تێدایە. مامبۆرە کەسێک بوو لە ڕووی تەمەنەوە هەرچەند بە ساڵا بوو بەس پیاوێکی بەورە بوو، هەمیشە کە لە مەدرسەکان و دیوەخانەکان لە لای مامبۆرە دادەنیشتی هەستت دەکرد تۆ بەو تەمەنێک کە ئێستا هەی هیچ هەمیشە بیر لەوە بکەیەوە کە چۆن بتوانی بژی و گرنگی بەوە بدەیت کە خەڵکانی دوای خۆت هان بدەیت لە باشی بۆ ئەوەی بتوانیت چارەسەری کێشەی کۆمەڵایەتیەکان بکاتن یا لە ڕووی سیاسیەوە درێژە بە خەبات و تێکۆشان بدەن. بنەماڵەیەکی کورتپەروەر بوونە بەعام بە شێوەیەکی گشتی ئەو بنەماڵەیە جێی فەزڵن هەم لە بۆ کورد و هەم لە بۆ یەکێتی و هەم لە بۆ میلەتەکەمان کە بەڕاستی شوێن پەنجەیان ئەوەندە دیارە لە بزوتنەوە ڕزگاری خوازی نیشتیمانی گەلەکەمان کە دڵنیام مێژووی ئەو کە لە پیاوانە دەبێت بە ئەوەی بنووسێتەوە کە وەکو خۆی نیشان بدرێتن، چونکە ئەو کە لە پیاوانە جوندی مەجهول بە مامنای سەربازی ون دێن لەبەرچی لەبەرەوەی بامبۆرە یەک ڕۆژ بیری لە پلەی حزبی نەدەکردەوە، چەندین جار پلەی حزبیمان پێشنیار دەکرد دەگوت من نامەوێت. بیرمە شەید نورانەکەری گوتی فەتحوڵات بەس پێم برێت و ئەو پیاوە لە چێ دۆزیتەوە، پیاوێکی ئەوەندە مسەقەف وشیار ملتەزم حزبی و تێکۆشە. وتم وەڵڵاهی کاک نوریەوە من نەمدۆزیێتەوە بەڵکو خەبات و تێکۆشانی خۆی وای کردیەکە ئەو من بدۆزێتەوە و بمێتە ناو ڕێزی ڕێخستن. مامبۆرە قاموسێک بوو بۆ ئێمە بەڕاستی بۆ هەموو کوردێنی ماندیبوونی خزمەتی بەرنامەی زۆر یعنی ئەوە کۆمەلایەتی بوو، هەر مشکلەیەکت دەبوو ئەگەر چوو بە لایوی بۆی هەڵ دەکردی بەڕاستی، یان مەسەڵەن ئیشێکت هەبوو یان ناخۆشیێکت هەبوو ئەگەر دەچە لایوی
یعنی بە قسە خۆشەکانی و بەکراوەیی و بە وەسفەکانی یعنی ئەتو هیچت لەبیر نەدەما ئیلا خۆشی نەبی. کە دانیشتی لە مەدرسەکی ئیجتیماعی حالەتەکانی کۆمەڵایەتی پێویست بایە مامبۆرە لە سەروی کەسەکان بوو لە ڕووی کۆمەڵایەتی کەسەکی کۆمەڵایەتی زۆر بەهێز یعنی هەرچی سیفاتی باشی ئەتوانی لەو پیاوەی هیچ کەسێک نییە سیاسی بی بەڵام کەسەکی کۆمەڵایەتی کەسەکی تەواو کۆمەڵایەتی بی ئەو سیفەتەیە کە ئەو هەریگر بوو ئەو سیفەتانە لە کەم کەسی دیدا ئەمن بە تەمەنی خۆم کە و فترە سیاسی فترە زمانیانەی هەم لە ناو سیاست هەم لە ناو ئەو خەڵکی خۆم هەم لە ناو مجتمعی خۆم کە بین و خەڵکە بین و تێکەڵاوی خەڵکم ئەو کۆمەڵە سیفاتە بەیەکەوە لە کەسێک زۆر بە دەگمەن کۆبیتۆ نادری مامبۆرەی لەوەی دابوو بێجگەلەوەی کەسایەکی سیاسی بەهێز بوو بەڵام کەسایەتێکی زۆر کۆمەڵایەتی بە قووەتیش بوو بڕابکە ئەم پیاوە لە ڕواڵەت تەمەشامان دەکرد پیاوێکی پیری مەحبوبی ڕووخۆش و سادا بەڵام ناوڕۆکدا هەند کە لەگەڵ ئێمە دادەنیشت هەستمان پێ دەکرد لە ئێمە گەنجترە ئەو کاتی ئێمە کە وتم سەرەتای تەمەنمان بوو دەم بە پێکەنین ڕووخۆش قسە خۆش نوکتا کاتێکی هەستی بکردا بە ئێمە بێتاقەتین یاخود کێشەیەک هەیە یاخود بە پێی پێویست نیە دۆخەکە نوکتەیەکی دێناوە قسێکی خۆش دێنەوە هەمومانی بە پێکەنین دەخست ڕۆژێکیان لێم پرسی مامبۆرە تو ئەو قسە خۆشانە و نوکتە خۆشانە هەمیشە تو دڵدوا خۆشە وتی دکتۆر ئەمیر منیش وەکو هەر خەڵکێکی تر وەکو هەر تاکێکی ئەو وڵاتە دەیان ئازار و ئەشکەنجە و کارەساتی ناخۆش لە مێژووی سیاس و خەبات تێکۆشانی خۆم بنەماڵەکەم هەیە بەڵام من خەمەکان ناخ خۆمدا هەڵدەگرم بەڵام پێویستە ئێمە وەرەمان بەرز بێ پێویستە ئێمە کۆڵ نەدەین لەبەر ئەوەی شانسی کورد و پەڕی مێژووی کورد هەروایە هەتا سێریکێ ئەو تاریخمانە پێویستە پێ بکەنین ئێمە ئەو حاڵەتانی کە ئێمە هادی و لەسەر خۆین کە پێ دەکەین دڵمان خۆشە ئەتوانین بڕیاری ڕاست و تەندروست بدەین باوکم لەگەڵ ئەوەدا کە هەمیشە هەوڵی داوە شتمان فێر بکە لە حساسترین بابەت قسەی لەسەر کردووە قسەی لەگەڵمان کردووە پێی گوتوین ڕاست و خراپەکانی پێگوتوین ینی پرسیارێک نەبووە ئێمە لێی بکەین و وەڵاممان نەداتەوە زۆر شتی لێ فێر بووین زۆر شتی فێرکردین زۆر پرسیاری وەڵام داینەوە زۆر شتیش مابوو لێی فێربین زۆر پرسیار مابوو بیکەین بەڵام بەداخەوە ئینسانێکی زۆر زۆر پاک و ڕێک و پێک و قەرار بەدەست و خەباتکەر و دڵسۆزی ئەو کوردستانە بوو ینی حتا بڵێ وەسفی ئەو کابرایە بەدەو ناکرێ من خۆم لە ژیانمدا هەمیشە خۆم بە مەسوولی مامبۆرە نەدەزانێ هەمیشە مامبۆرەمان دەکردە مەسوولی خۆمان بەڵام ئەو قبوڵی نەدەکرد دەگوت نە پلەی حزبی من ئەوەیە پلەی حزبی توش ئەوەیە تو مەسوولی ئێمە لە ژیانی ڕێکخراوەی ئێمە لە کەتری سێتاقان ئەو پیاوە ئیبداعی لە بۆ ئێمە هینە ئەو ئیبداعی مامبۆرە لە ژیانی ڕێکخراوەییدا زۆر جێی سەرنجی هەموو لایەک بوو دەیگوت ئیلتزام بە وەقت بکەن کاتێک کە موعیدی کۆبوونەوە دادەندرا لە دەقەی خۆی دەبالێنێنەر ڕۆژێک نەماندی دێک دەقە تاقیر بیتن یەک کۆبوونەوە دوا بکەویتن بۆیە ئێمە زۆر شانازیمان بە پیاوی تێکۆشەریۆشی مامبۆرە دەکرد مامبۆرە لە ژیانی کۆمەڵایەتیدا بەڕاستی پیاوێک بوو هەموو خەڵک دەیناسی من ئەو کات تەشتێکی کورتم نووسی لە بۆ زۆر لە لۆ تێکۆشەران و خەبارجێڕانێشێتیش ناردم نووسیم جەلالێ جوانەکەی شاری هەولێر کۆسی دوایی کرد بۆیە لە سوارچەوەی هەستی نیشتیمانی وەکو باسم کرد پێداگر بوو سوور بوو سەرسان بوو بە مامجەلال و بە ڕێبازەکەیش ئەم ڕازگۆییەش بەڕاستی لە ژیانی سیاسیدا کە بەداخۆ لە ئێستادا کاڵ بۆتەوە بەڵام ئەو هەوراز و نشێوی و ئەم هەڵگەڕانەوە و سەنگەر گۆڕین و کاڵبوونەوەی هەستی نیشتیمانی و ڕێبازی فکری سیاسی کاریگەری لەسەر مامبۆرە نەکرد کە تاکۆسی دوایشی کرد هەر سوور بوو لەسەر ئەو ڕێبازە من پێش مایەشێک لە جوانیەکانی ئەو بوو چکە من بۆ خۆم بەڕاستی مرۆڤی مەبدەئی خۆش دەوێت و مەبەستی مامبۆرەش هەم لە کورتپەروەریەکەی هەم لە جلالی بوونەکەشی بەڕاستی هیچ بەرژەوەندێکی تایبەتی نەبوو چکە تامر دیشخۆش و خانەوادەکەشی کە بەڕاستی خانەوادەیەکی بەڕێزن کە ماندوو نەناسێن کە بە شێوازی جیازیا بەشداری خەباتی و
تێکۆشانی میلەتەکەمانیان کردیە کوڕ و کچەکانی لە مەجای نووسین لە مەجای حیزبایەتی دەوریان هەبووە ڕۆڵیان هەبووە هیچ سوودێک و بەرژەوەندێکی تایبەتی شخصی لەوەدا نەبوو بەڵکو ئەوەی هەی بوو قەناعەت بوو بۆیە بەڕاستی مامبۆرەیەکێکە لەو کەسانی بەنسبەت من لە یادەوەریمدا دەمێنێتەوە ئەگەرچی لەو چەند ساڵی دوایی بەپێی پێویست نەمتوانی سەردانی بکەم و لە خزمەتی بم بەڵام تەلەفۆن لە نێوانماندا هەبوو بەرحمەت بی شەید نوریدانەکەلی شەید دێدەوان شەید شێخا و مام هادی و کاک ئەرسەلان ئەمید ئەرسەلان ئێستا لە ئاسایشە و کاک شەماڵ بەشێک لەو تێکۆشتە ڕێگە نای هەمان لەبیر نەبێ سڵاو بۆ شەیدەکان شەید نوری دەیگوت ئەمڕۆکە وەڵای مەجلیسەکە خۆش دێ خارەبۆرە نەهاتیە لە پڕێکەوە خارەبۆرە دەهات مەجلیسەکەی خۆش دەکرد شەید شێخیان شەید دێدەوان داگوت کاک نوری وەڵی خاڵەبۆرە هات مەجلیسی کۆمیتی کاسپێرانی خۆش کرد و هەمومان وا پێ دەکەنین مامبۆرە و کەسە بوو کە بەڕاستی خەڵک هەیە کە وەفاتەکە لە خۆیەتی لە عیلەکەی خۆیەتی بەڵام مامبۆرە لە تەواوی خەڵکی کوردستان و لە تەواوی خەڵکی هەولێر چوو علاقەتی ئیجتیماعی بەهێزی مامبۆرەی لە هەولێرێ زۆر کەم کەسیدی هەیە ئەو علاقە فراوانەی وەکو مامبۆرە هەبی ئەو علاقەی مامبۆرێ بەڕاستی سەروەتێکی گەورەیە بۆ ئێمەمانان و بۆ هەمومان مامبۆرە کەسێکی شۆڕژێر و نیشتیمان پەروەر کەسێکی کوردپەر بۆ ڕۆژە چیش من بە درێژایی ئەو هەموو مەشاکیل و مەعاناتی خەڵکی کورد هەیەی بەرامبەر بە هەموو ئەو دەسەڵاتانەی خۆی بەڵام من ڕۆژێک بە دەگمەنیش مامبۆرە بە ملی مەچیش لە مامبۆرەم نەدی گلەی لە کورد و لە سەرکردایەتی کورد و لە خۆی و لە وەزعەکەی بکە دائیمەن پیاوەکی گەشتبین بوو چ جار بە ڕەشبینیم نەدی ینی کۆمەڵک سیفات هەنا ئەو سیفاتانە کە ئینسان بەڕاستی لە کەم کەسی دیدا هەیە مامبۆرە غاندی زەمان بوو مامبۆرە خزم دۆستێک بوو بەهانەی هەموو لێ قەوماوەی مامبۆرە هەموو ژیانی خۆی بۆ خزمەت و بۆ تێکەڵی و بۆ خزمەتکردنی خەڵکی تەرخان کرد ئەوەندە دڵسۆز بوو دڵی بە هەر کوردێک دەسووتا لە هەر چوار پارچەی کوردستان کە ئازاری پێ بدەیشتای مامبۆرە وەسف ناکرێت لە بە دانیشتنێک بە دوو دانیشتن پەرتووکێکی گەورەی لەسەر دروست دەکرێت ئەو پیاوە قارەمانە ئەو پیاوە ڕێزدارە ئەو پیاوە بەتوانایە ئەو پیاوە قسە خۆشە کە هەردەم لە لای دابنیشتایە بێزار نەئەبووی هەردەم لە لای دابنیشتیتایە تێر نەئەبووی لە قسەکانی لە ئامۆژگاریەکانی لە باسی کوردایەتی لە باسی سیاسەت لە باسی خزمایەتی وەفاداری دڵسۆز کۆچی دوایی مامبۆرە بوو هەموو مارخەفەتێکی گەورە بوو کۆستێکی گەورە بوو و زۆر یادەوەری شیرین و تاڵیشم هەیە لەگەڵی بە تایبەتی کاتی شەڕی ناخۆ بەڵام لێرە بە پێویستی نازانم لە دەرفەتێکی تردا بۆی هەیە لەسەری بنووسم چکە بەڕاستی مامبۆرە کۆڵنە دەربوو بەڕاستی مامبۆرە ئەگەرچی لە شەڕی ناوخۆش بەڕاستی ئازاردرا ئەگەرچی وەکو بڵێ گوشارێکی زۆری خراسەرێ بەڵام هەم گوشارەکە لە چوارچێوەی ڕێزێکیشدا بوو لەبەرەوە لایەنی بەرامبەریش تا ڕادەیەک ڕێزی مامبۆریان دەکرد و ڕێزی بنەماڵەکەشیان دەگرت بەڵام لەگەڵدا بەڕاستی گوشارێکی زۆری لەسەر بوو بەڵام ئەو هەر سەرکەشانە و پەیگیرانە بەردەوام بوون لەسەر پابند بوون بۆ ڕێبازەی بڕوایی پێی هەیە جارێکی تر پرسە و خەمی خۆم بۆ بنەماڵە بە ڕێزەکەیان بۆ کاک ڕزگار هاوڕێ و برادەر و هەواڵی دێرینم سەردەمی پێشمەرگایەتی بۆ هەموو ئەو بەڕێزانی کە لە نزیک کۆ مامبۆریان دەناسی جگە لەوانە مامبۆرە بە لەگەر ژن زۆر تەبا بوو دەیگوت پێویستە ڕێخستنی ژنان بەقووت بکرێت شانازیک دروستکردنی کەرتی ڕێخستنی ژنان و ناوەی ڕێخستنی ژنان لە شاری هەولێر دەگەڕێتەوە بە مامبۆرە و خێزانەکەی مامبۆرە هەر لە سەرەتاوە خۆ و خێزانەکەی و کچەکانی هەموو هێخستە ناو ڕێخستن کاتێک کە ڕێخستنی ژنان پۆلێک بوو کە بەشی زۆری پێکات بوو لە خێزانی مامبۆرە و خێزانی مامکانەبی بە هەردووچیان
توانیمان پۆلێکی چاک دروست بکەینەوە ئەو پۆلەیە بۆ بناغی دروستکردنی ڕێخستنی ژنان لە شاری هەولێر لە سەرەتای نەوەتەکان کە دوایی گەشەی کردو بۆ کەرتێکی گەورە. مامبۆرە دیار لە ڕووی سیاسیەوە تێکۆشەرێکی ماندوو نەناز بوو لە بەتایبەتی لە شۆڕشەکانی پێشوو و لە شۆڕشی نوێی گەلەکەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی بەرچاوی هەبوو. هەمیشە خاوێن هەڵوێستی خۆی بوو. لە دوای ڕاپەڕین ئێمە کە لە کۆمیتەی کاسبکاران بووین مامبۆرە کۆمەڵێک هەڵوێستی زۆر جوان و ئەرێنی هەبوو. یەکەمیان زۆر لەگەڵ تەبایی و یەکێتی ڕێزەکانی خەڵکی کوردستان بوو. زۆر دژی ناتەبایی بوو. پێی ناخۆش هێزە سیاسی و لایەنە سیاسەکانی کوردستان ناتەبا بن. بەتایبەتی کاتێک هەستی بکردا باە کە ناوی شەڕ ناوخۆ بەهاتدایە هەستی پێ دەکردەوت من پارتێک لە جگەر بێ دەکرێتەوە چکە هەر ڕۆڵێکی ئەو کوردستان لە هەر لایەنێکی سیاسی کە شەهید بێ خوێن بە فێڕۆ دەڕوا ئەو ڕۆڵە بەشێکە لە جگەری ئێمە لە جگەری هەموو کەسانی کە ماندوو دەبووین دڵ دەرونی ئێمە بۆ کە ماندوو بووینە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە خەڵکی کوردستان و بۆ هەموو هێزە سیاسەکان. باوکمە لە هەر لەگەڵ ئەوەشدا کە لە سەرباسی لە ڕێگای برادێکیەوە فێری خوێندن و نووسین بووە بەڵام توانێتی بەلانی کەمەوە زیاد دە 15 ساڵ بەس کاتب بێ لە پۆلیس. ینی بێزگەلەوەی کە خوێندەواریەکەی برەو پێداوە خۆی لە ڕووی ئاستی ڕۆشنبیریشەوە ڕۆشنبیر بووە. کابراایەکی وا سادە نەبووە کە ئاگای لە هیچ نەبێتن. هەمیشە هەوڵی داوە هەواڵەکان و گۆڕانکاریەکانی ڕۆژ متابعە بکاتن و بیزانی و BBC و قسەی لەسەر بکاتن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە پیاوێکی هاوسەنگ بوو متەزین بوو. پیاوێک بوو دەیتوانی لە مەجلیسەکانە زۆر جار لە کێشە کۆمەڵایەتیەکانە چارەسەری پێبووە. دائیمەن قسەی خۆی هەبووە. لە ڕووی بەخێوکردن و پەروەردەی ئێمەشەوە هەمیشە هەوڵی داوە شکۆمەندانە گەورەمان بکە بە شکۆوە بژیە. کار و کەسابەت بەلایەوە ئاسایی بووە هەر لە توتنەوانی و شوانی و گاوانی و تا دەگاتە شربەت فرۆشی بە عارەبانە و تا ریشی چێشتخانە و ئاشپەزخانە ئەوانەی کردووە ئەوە بەردەوام بووە بەس هەوڵی داوە سەربەرزانە بژێتن. عومەر خەلیل عومەر ناسراو بە مامبۆرە لەگەڵ هەڵکشانی تەمەنیشیدا کاری سیاسی خۆی هەر کردووە و لەسەر ڕێبازەکەی مام تێکۆشاوە بۆ خزمەتکردن بە گەل و نیشتیمان تا لە 24 هەشتی ساڵی 2020 بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە کەسوکار و خاک و نیشتیمان دەکات.